دوه لناوندا دکتۆر نوردین زازایە ڕەوشەنبیری لە کامپا گەورەگۆسکەیە پەنابەرن ڕۆژئاوا ئەندامی کۆمیتەیە ڕاگەهاندنەیە شاندا کوالسیۆنێ دکتۆر ردوان بادینی سیمینارێک لەسەر کۆنگرەیە جنێڤا دوان لەدارخست. والله ئێمە ئەوە شان و شەرەفێک مەزن ژمەرە هاتم ناف خەڵکی خوا ملەتی خوا ئاهلی خوا گۆ ئەز نەتەنێ ئەز جوان بێژم چی دی و مەچی کرد هەروەها ژلوان گلی و گازنێوان گۆداری بکەم بزانمە ئەو بچی دەردین و چیت خوازن. دکتۆر ردوان لەسەر کارێ کوالسیۆنێ دجنێڤا دوان دەسەکنی و تەکەس کرد و تانەها کارێ کوالسیۆنێ بسەرکەتیە. ژبەر گەلک مؤشراتی سەرکەتنێ هەبوو یەک دناو ئەم بێژە خەڵکی گۆل مە تەماشەت کرد دنیا گش ئەم وەکسەر سەحنێکێ بوون وەکسەر ئەم بێژن شانۆیەکێ بوون دنیای گشتێک متابعەمەت کرد ئەو خاڵە ڕقم یەک بوو ji بۆ هەمێ ئەم بێژن ئەکتیوالیتێ یان ji وەک بێژێ خەبەرێ ڕقمێک بۆ هەموو دنیای بوو خەڵکێ گوتنێمە پرۆژێمە منطقێمە لۆژیکەمە داخوازێمە بەراورد دەکرم. هەروەها بەشداربوونا کوردان دشاندا کوالسیۆنێدا وەک سەرکەفتنێکی نرخاند. یعنی ئەم گەڤە نەپرسێ دەبن ئەم قەت سەرمەتنە ئەو ئیلیۆزیۆن وەکی هەموو مافی خۆ درۆژێکێ دی قۆناغێ دەمە کورد باوەریان بدە ئێمەمە هەولدا گۆ ئەم کەسێ پشگیری خۆ پەیدا دکن ئەو کەسێ گۆ ئاواکی ئۆبژکتیڤ مەوضوعی لە ئالی منێ ئەو کەسێ ئێگۆ سبە ڕایەوان زۆر کارگەری و تاسیرە هەیە. هەن پەنابەرن ڕۆژئاوایên حازر کێفخۆشییا خۆدانە خویاکردن بە بەشداربوونا کوردان di کۆنگرەیا جنێڤا دواندا. ئەوخوا گەلێکی باشە سیاسمەدارێکی ماوەری ناومە جوانە مەخۆرتە ئەنۆ نەرینا خۆیان جنێفێ و چتا بوارە زەلال بووی جنێفێ ژمەرە بێژێ تەمان ئەم تشتێکی گەلێکی باشە و ئەم کە خۆرت ئەکیدا ئەبنام بخوا گەلێکی سپاسیاوەتکن ژێت شتێ ومەدوێ بهتر دەغڵتێ الهەڤالێمە ئۆروپیکن یە عەرەبکن یە ئەمریکیکن حتا ئەم وەرەقە خۆ ساغ بستێنن و ئەمخوا ڕادینە ژوا ئەمەلامە بووە هەیە. هێڤیاماژ سەرۆکوانێمە کووردا سیاسێمە کووردا نوخوا بکنەیەک هەژ هەبدوو بکەن مەسلحەتا کوردایەتی مەسلحەتا ئەم بقەدمێن سەر مەسلحەتا خۆیان خواست. دبینێ سەرکەتی بوون سەرکەفتی بوون شاندێدا؟ خودێ سەرکەفتن چاوە هەبوو ئەول جارە تقریبا یعنی کورد بنەیەک و چنا مؤتەمەرێکی هالۆ گەلێکی کێفام هات یعنی گەلێکی کێفام هات ئەم کە خۆرد لەوێدێ کە کەمپا کەوەرگۆسک ئەن بشکل عام کوردستانی کامل سیاسیینەمە کورد چوونە مؤتەمەر بەس هێڤیا مەژوا یعنی بخورتر هەرن هێڤیا مەژوا ببنەیەک هێڤیا مەژوا ئەستراتیجیاتەوە کە مەشتەر گوتیش خوردەینن و بگهێنەوە ئەستراتیجیاتە و بخورت هەر لێ هەن جوان ژی ڕەشبینیە خودانە خویاکردن کۆنە کوالسیۆن و نەشاندا کوردی وێ تشتێکی بسەر بخە. Di kozgeha Cinêfê de Sûyî bûye wek berxekî gelek gur li dorê pirbûne û Kurd jî wek rûviyekî bi aqil dixwaze para xwe ji vê berxê bibe. Lê heta Cinêfasiyê dibêjim û xuya ye ku ne kuştin sedkine û ne piraben vedgere û heta Cinêfasiyê em hûn û saeta xweş. Ne mudefa'an wek xort. Ez bêjim ku min dîtî ne. Ew dixwazin em di nav wan de bin. û cara ji heyê ji me bêtir pêş me negavite her şanda Kurdî kûy de diçî berê me ew çûnî wê be. Cinêv rojeka dîrokî bû di jiyana gelê Sûrî de weka ku diktor pê amaje kir. Di cenga yekemîn de koalisyonê bi ser ketibû ji ber got îro şer şerê lojîkê ye. Ji bo bername Ark Menal Mihemed Kampa Gewregosk.